ئەو لایەنانەی کە باڵێن بەرژەوەندیان لە نەتائجی بڕیارەکانی دادگای فیدراڵیان نەبوو پێیان وایە ئەم دادگایە لەژێر کاریگەری سیاسیدایە ئەوەندەی بڕیارەکانی ئاسایی بن. قسەی تۆ لەسەر ئەمە چییە؟ وەڵا خۆی ماوەیە ینی حەز دەکەین ڕۆڵی دادگای فیدرالی باڵای عراقی لە یەکلاکردنەوەی زۆر کێشەکان کە کێشەکان سیاسین دەستور وەک قانونێکی باڵای وڵات کە قانونێکە ناوەڕۆکە زیاتر سیاسیە ڕێخستنی دەسەڵاتەکان و ڕێخستنی ماف و ئازادیەکانی خەڵک دەخۆ دەگرێ بەڵام لە چوارچێوەی قانونیدا لایەنی پەیوەندیدار بۆ شیکردنەوەی بەندەکانی دەستور دادگای فیدرالی باڵایە بەپێی مادەی 93 دەستوری 2005 دەستورەکەش کاتی خۆی دانراوە بەڕاستی کەموکوڕی و ناڕوونی لە زۆر شوێنتیادا هەیەانی بەپە لە پرۆزێ ئەم دەستورە دانراوە بۆیە ژیانی بەڕاستی پاشی 16 ساڵ لە جێبەجێکردنی پێویستی بە تعدیل هەیە کە دەستورەکە بەو شێوەیە محکمەی فیدرالیش لایەنی مختصە بۆ لێکدانەوەی دەستورەکە شێکردنەوەی دەستورەکە لایەنە عراقیەکان پێکاتە عراقیەکانی بە شێوەی ئینتیقایی بە شێوەی پێی بەرژەوەندیەکەی خۆیانەوە مامەلە لەگەڵ بەندەکانی دەستور دەکەن لەکوێ دەستورەکە لەگەڵ بەرژەوەندیان بکونجێ بۆ شێوەیە تەفسیری دەکەن کامیان ڕاستە ئەو بڕیارانەی دادگای فیدرالیە یاخود ئەو چاو لە بەرژەوەندی بوونی لایەنە سیاسەکان خۆی لایەنە سیاسەکان بەپێی بەرژەوەندی خۆیان مامەلیان لەگەڵ دەستور کردووە لە سەرەتاوە لە دوای 2005ەوە تاوەکو ئێستاش بەردەوامن لەسەر ئەمە بۆ نمونە مەسەن زۆر جاریش مەسەن مەسەلەی زۆری نێڕەها یا کتلەی گەورە لە پەرلەمان ئەمانە زۆر بابەتی تریش یعنی محکمە چەند جار بڕیاری لەسەر دەرکردووە مانای ئەوەیە کە هەموو جار پرسیار کراوەتەوە هەموو جار داوا کراوە ئایا ئەم بابەتە ئەوەیە مانای چییە لە محکمە داوا کراوە محکەم بڕیاری خۆی دەرکردووە بەڵام مانای ئەوە نییەکەوە هەڵوێستی لایەنە سیاسەکان ڕاز بێ یا هەڵوێستی دادگا بە لە هەموو بڕیارەکانی ڕاز بێت چکە بە دلیل ئەوە دادگا خۆی لە هەندێک بڕیاری خۆی پاشگەز بۆتەوە عدوولی کردووە بە زۆرێکتر بڕیاری لە مەسەلەکان داوە بۆیە ئێمە ئەمڕۆ دەبینین دادگای فیدرالی باڵا ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەبینێ ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە شیکردنەوەی دەستورەکە پاش نزیکەی 18 ساڵ لە جێبەجێکردنی دەستورەکە کە دەستورەکە وەکو گوتمان پێویستی بەوەیە تعدیلکردنە کە ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی قەزای عراقیش داوای ئەوەی کردووە کەوا دەستورەکە تعدیل بکرێ بە تایبەتی لە هەندێک مادەدا لە کتلەی ئەکبەر و لە هەندێک شوێنی تردا ئەو مەسەلەی دوو لە سەرسەی پێویست بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار ئەمانەی دەستنیشان کردو بەڵام نەکرد لەمانە بەڕای مێمە دەستورەکە لە زۆر شوێنی تر پێویستی بۆیە کە تعدیل بکرێ بە تایبەتی ئەو بەشانەی کە پەیوەندیان بە بەرجەستەکردنی فیدراالێتەوەی بۆیە دەبین ئەمڕۆکە دادگای فیدرالی باڵا خۆی کە پەنای بۆ دەبرێ ئەم بڕیارەکەشی بە پێی مادەنەوە سار بڕیارەکانی بڕیاری قاتعە کۆتاییە تا مەجای تانە لێدانی لێ نییە و هەموو دەسەڵاتەکانیش تەشریعی تەنفیزی و خۆشی دەبێ پێوەی پابند بێ بۆیە بڕیارەکانی وەک ئەوەی وایە دەستورێک هەیە وەک دەستور وایە واتە دەستورەکە ئەوەیە کە ئەوان بڕیاری دەدەن هەر چۆن مەسەن وەختێک لە یەک لە قازیەکانی دادگای فیدرالی ئەمریکا ئەڵێ دەستور ئەوە نییە کە لە ساڵی 1970 نووسراوەتەوە بەڵکو ئەوەیە کە ئێمە بڕیاری لێت دەین دەستور لە ژیرفانی ئێمە بڕیاری دێت ئەم ڕۆژ دادگای فیدرالی خۆشی بەپێی ئەو دەستورەکە ئەو مافەی نییە ئەم دادگای ئەو ڕۆڵە ببینێ ئەم بەپێی دەستور مادەی 93 حەقی ئەوەی درا یەک لە اختصاسەکانی شیکردنەوەی دەستورە تەفسیری دەستورە نصوصی دەستورە کەواتە بۆی هەیە تەفسیری نصوصی دەستورکە کاتێک کە داوای لێ دەکرێت وە کە تەفسیریشی کرد ئەو بەو ئاراستەیە کە تەفسیری کرد ئەو ئاراستەیە مولزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان ئیتر من چۆن دەقە لێک دەمەوە یان کەسێشتر یان لایەنێشتر ئەمە نایخۆ ئەوە ساریە ئەوە جێبەجێ دەکرێت کە محکەمە بڕیاری لێدراوە بەڵام دادگای باڵای فیدرالی لە فقهی دەستوری شتێک نییەکەوە بەڕەهایی بێ مطلق بێ یعنی بۆ نمونە مەسا من لەوانەیە بۆ چوونێکم لەسەر بابەتێک بێ مامۆستایەشتری بەڕێز کەسێشتر زانایەشتری دەستوری بۆ چوونێشتری هەبێ لەسەر ئەم بابەتە بۆ هێش دەبینین مەسەنە ناو بڕیارەکانی دادگای دەستوری وڵاتان ئەڵمانیا میسر ئوردن ئیتالیا یعنی مەرزنی هەمویان ڕازی بن لەسەر بڕیارەکە مەسەن کە دەڵێ
بە زۆرینە واتە چەند کەسێک رازی نین ئەمانە کاتێک کە ئیمزاکەن لە خوارەوە نووسن عضوی مخالف ئەو ئەندام یعنی مخالف بۆ ئەو بڕیارەی کە دراوە پێچەوانەی ئەو بڕیارە ئەو بۆ چوونێشتریە و بۆ چوونەکەشی دەبێت دەرز بکرێ بۆ چوونەکەشی تبریری خۆی چکە هەموو حکومێک لە محکمەی اتحادی لە محکمەی دەستوری دەبێت هۆکاری بۆ بێنیەوە بۆچێ ئەو حکومەت داوە تەسبیبی بکەیت ئەمە هەتا لە قانونی مرافعاتی عراقی یعنی مەرجە و لە ناو محکمەی قانونی محکمەی دەستوری میسری دەڵێ ئەگەر حکومێک تەسبیب نەکرێ و حکومە هەر باتڵیشە طبعا لە ناو نظامی محکمەی داخلی محکمەی اتحادی عراقیش ئەمە فەرز کراوە تەسبیب بکرێ بەڵام کاتێک کە زۆربەی حکومەکانی محکمەی اتحادی دەخوێنەوە دەبینین ئەو تەسبیبە نابین یعنی بڕیارەکە دەدا بەڵام بە وردی ناکاتەوە بۆمان وردی ناکاتەوە کە یعنی تەسبیبی ناکە هۆکارەکان باز ناکات لە بەرچی و حکومەی داوە ناژمان بەستن بەچی قەناعەتمان پێ ناکە بڵێ بە پشت بەستن بەچی هۆک تەبریری بۆ بێنێتەوە بۆیش مثلا هەر لەسەر کتلێ ئەکبار باشە ئەمەیە هۆکاری ئەوەی کە زۆر کەس پێی وایە بڕیارەکان بڕیاری سیاسین ئەوەندەی یاسایی ئەمە هۆکارە دەلاقێکە بۆی کە خەڵک وا بڕوانێ یاساینین فعلەن سیاسین ئەمە بۆ ئەوەیە مەسەن وا دەکاتەوە چەند جارێک مەسەن لە مەسەلەیەک برسرێتەوە داوا بکرێت بۆ نمونە مەسەلەی کتلەی گەورە کتلێ ئەکبەر تا ئێستا 4 جار لە محکمە داوا کراوە مەسەن لە 2010 داوا کراوە 2014 داوا کراوە 2010 داوا کراوە لە 2019 زارێکتردا کراوە ئەگەر محکمە بە یەکجار لە بڕیارێکیدا بە تەواوی بابەتەکە ڕوون بکاتەوە هۆکاری ئەوەی کە کتلێ ئەکبەر ئەو کتلەیە مەبەسی چیەکە دەڵێ ئەو کتلەیە بەڵام بۆچی ئەم کتلەیە بە لاپەڕەیەک تەسبیب بێنێ لاپەڕەیەک دوو لاپەڕە ڕوونی کاتەوە ئەم فەوزایە دروست نابێ ئەمە دروست نابێ هەموو جار تۆ قەناعەت بە هەموو لایەک دەکات قەناعەت بە هەموو لایەک دەکات ئەمە لە دۆخێکی ئاساییە ئەم بڕیارەیەک لاکەوێ بدایە خۆت لە حاڵەتێکی کە ئەوە کێشەیەکی مخالف لە هەموو حالەتێکدا بۆ نمونە ئێستا لەو ڕۆژانە ئێمە خەریکی پێکەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار و پێکەنانی حکوومەت و ئەوانە کاتێک کە بڕیار دەدات دادگایەکی مەرجە بۆ لێکدا بۆ تەفسیری دەستور یعنی باڵاترین دەسەڵاتە و هەموو دەسەڵاتەکانی تریش بە بڕیارەکانی ئەوە پابند من کاتێک بڕیار دەدەبێ بە تەئەنی لەسەر خۆ بە هێواشی بڕیارەکە دەدا ئەم بڕیارەش ڕوونی بکاتەوە تەسبیب بدا بۆچی بڕیارەکەی لەسەرەوە ئەساسەدا باشە دکتۆر زۆر جار لەو بڕیارانی کە داوێتی دەبینین چۆن ئەڵێ بۆی تۆزێک دۆخەکە هێور بێتەوە مەسەن ئەمڕۆ سکاڵایەک ئەکرێت دوای هەفتەیەک دوای 15 ڕۆژ ئەم بڕیاریەک لاکەرەوەیدا ئەمە پەیوەندی بەوەیە ئەوێت تهدی ئەی وەزعەکە بکە ئایا ناکرێت لە خێراترین وەختە ئەو دۆسیانەیەک لا بکرێنەوە مەسەلەن خۆی پێویستی بکات هەیە دادگای فیدرالی باڵا چکە ئەم دێ بڕیارێک دەدا بڕیارێکی لاکەرەوە دەدا لە بابەتەکە پێویستە بەڕاستی دانیشتنی لەسەر بکەن سەرچاوی لەسەر بخوێنەوە بگەڕێنەوە سەرچاوەکان ئایا مەسەن بۆ نمونە ئەم دوو لە سەرسێ هەڵبژاردننی سەر کۆمار بەپێی مادەی هەفتە ئایا بەپێی مادەی هەفتە تەعاملی لەگەڵ بکەن ئەو کۆبوونەوەی کە دەبەسترێ نیسابی ئەو کۆبوونەوەیە بگەڕێنەوە مادەی 59 کە محکمە مەسەن یەک بڕگەی لە مادە هەفتاوە ئیتر ئەگەر بێت و بۆ نمونە مەسەن ئەم داوایە محکمەیەکی مانگوەریگر سێمان حەسبی کرد یعنی زۆر بە زووی بەپەلا زۆر بە زووی یعنی ناکرێت محکمەی فیدرالی بەو شێوەیە دوای زوو ئەم مەسەلەی حەسم کرد ینی لانی کەم تۆ هەفتەیەکت دێ بۆ ئەوی کەوابێ بڕیارێکی سەلیم و گونجاو ینی لانی کەم هەفتەیەکت دێ بۆ ئەوی بڕیارێکی گونجاو بدەی تەسبیبی کەی هۆکاری بۆ بێنیەوە بۆچی ئەو بڕیارە داوە ئەو بەڵگانە بێنی تەبریری بێنی بۆ نمونە مەسەن من بیرم دێ لە بڕیارێکی دادگای فیدرالی لەسەر مەسەلەی ڕاپرسی 5/11/2017 تەقدیم کرابوو داواکە 6/11 ینی ڕۆژی دواتر یەکسەر حەسمی کرد بوو بڕیاری دابوو لە مەسەلەیەکی وا گرنگ ینی ئەمە دەبێت محکمەی اتحادی بە هێواشی مۆزوعەکان دیراسە بکە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی دەستوریەوە چکە ئێمە کە دێن تەفسیری دەستور دەکەین چەند زۆرێکمان هەیە تەفسیری لەفزیمان هەیە نەسەکەەوە خۆی ئەگەر وازح بێ پێویست ناکە تەفسیری بکەیت بەڵام بەعام قوانینی عراقی و دەستوری عراق ئەم کێشەی وازحی هەیە ینی پێوتێت جۆرێک لە مەتاتی نە هەندێک دەستور هەندێک نەز وازحە هەندێک نەز وازحە بە بۆچوونی ئێمە مەسەن کە ئێستا تۆ دێی لەسەر نیسابی کۆبوونەوەی کانی پەرلەمان قسە بکە ئەنجومەنی نوێنەران مادەی 59 حکمی ئەم مەسەلەیە دەکات مادەی 59 بەسەراحەت یعنی ئەگەر بێ مادەی هەفتاکە محکمە پشتی پێ بەسوە لەگەڵ ڕێزم بۆ ڕێی محکمە
بە هیچ شێوەیەک باسی پێ دوایە نیسابی کۆبوونەوە ناکە. لە مادەی 50 بۆ مادەی 7 کە دادگا زۆرترین پشتی پێ ئەبەستێ پێ دوای ئەمە بۆ دروستکردنی عرقەلەیە لە بینی کوتلە سیاسیەکانیان چی یعنی نەخێر عرقەلە دروستەکان ینی ئەم تەفسیرەی بە کامیان کار بکە ئاسانتر دۆخە تازە ئێمە دەبێت ئێمە دەبێت بۆ کۆبنەوەی منجومەنی گەزبوونەوە نییە بۆ ئەوی سەر و کۆمار هەڵبژێرین دەبێت و کۆبنەوەی 220 کەس ئامادە بێ دوو لە سەرسێ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەگەر ئەمە نەبێ کەمتر بێ 290 کەس ئامادە بێ واتە کۆبنەوەکە ناکرێ. بەڵام ئەمە بە پشبەستن بە مادەی حوتە ئێمە دوو ئەوەمان هەیە یعنی ئەغلب دەنگدانمان هەیە دەنگدان مەسەن دوو نیسابمانی نیسابی تەسوید دەنگدان جیاوازە لەگەڵ نیسابی ئینعقاد نیسابی ئینعقاد مادەی 59 باسی کردووە بڕیاریداوە وەکو مەبدەئێکی ئام هاتووە بۆ کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەران بەڵام نیسابی تەسوید لە مادەی 59 باسی کردووە ئەڵێ بڕیارەکان لە ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی سادە دەدرێن بعد تحقق النصاب دوای تەواوبوونی نیسابی ئەوەکەم ما لم ينص القانون على خلاف ذلك ئەگەر قانون پێچەوانەی ئەمە بڕیار نەدا بەڵام قانون دەستور لە چەند شوێنێک پێچەوانەی ئەمە بڕیاری داوە ئەڵێ هەندێک بڕیارەکان بۆ نمونەوەگرتنەوەی متمانە لە سەرۆشی وەزیران و لە وەزیرەکان بە زۆرینەی ڕەها دەبێت یاخود دەڵێ هەڵبژاردننی سەر و کۆمار بە دوو لەسەر سێ دەبێت لە جەولەی یەکەم یا دەڵێ قانونی محکمەی اتحادی بە دوو لەسەر سێ ئەوەی ئەمە نیسابی تەسویتە ئەمە هەنە هەمووی نیسابی تەسویتە نەک نیسابی کۆبوونەوەی پەرلەمان ئینعقادی گرێدانی کۆبوونەوەی پەرلەمان نیسابی گرێدانی کۆبوونەوەی پەرلەمان بە ئەغلەبیەی ڕەهایە ئەندامانەواتە نیوەی زیاتری ئەندامانی پەرلەمان کە ئێستا بە لەم پەرلەمانە 165 کەس دەکات. بەڵێ دکتۆر بەڵام بڕیارەکانی ئەم کۆتایە زۆرینی ڕەها ئیمزا کراوە با بڵێن دادۆرەکانی ئەم دادگایەوە ئەگەر تێبینیت کردبێ عزووی مخالفیتیانە هۆکاری ئەمە چێ پێ دوایە با بڵێن تەواوی ئەو ئەندامانە کۆبوونە لەسەری بۆ نمونە لە مەسەلەیەکی وەکو ڕەتکردنەوەی وە شێر زێباری ئایا لە کاتێکا پارتی خۆشی نوێنەری هەیە لەو دادگایە بەڵێ پێ دوایە ئەویش موافقە لەسەر لەگەڵ ئەندامەکانی ترە ناخۆی لە هەموو من لە زۆر بڕیار کە بە ئەکسەریە دراوە لە خوارەوە سێرم کردووە هەمووی ئیمزای کردووە هەموو ناوی نووسراوە ئیمزای کردووە بەڵام خۆی ئەوەی کە رازینێ بەو بڕیارە دەوێت بنووسێ العضو المخالف بەڵام هیچ بڕیارێکی محکمەم نەدیوە بۆ شێوە مادەی 16 لە نیزامی داخلی محکمەی اتحادی کە ساڵی 2005 دەرچووە تاکید لەوە دەکاتەوە دەڵێ ئەگەر بڕیارەکانی محکمە بە ئیجماع دەرچێ ئەگەر بە ئیجماع دەرنەچوو بڕیارەکانی محکمە ئەگەر بە ئیجماع دەرنەچوو پێویستە ئەوانەی کە ڕێی پێچەوانیان هەیە مخالیفن ڕێیەکانیان لەناو دۆسیەکەدا دەرز بکرێ بهێنرێتەوە و هەندێک طبعاً ئەمە لە محکمەی دەستوری میسری و ئوردونی ئەو وڵاتانە من خۆم بینیومە قەرارەکە هەموو ڕێی ئەوانەی کە ڕێی پێچەوانیان بە قەرارەکە هەیە لە دوای قەرارەکە ڕێی ئەوانیش دەنووسرێ ئەمە بۆچی ئەمە بۆ زانستی دەستوری دەوڵەمەندەکە زانستی دەستوری دەوڵەمەندەکە لەوانەیە چکە ئەو کە دەڵێ رازینیم بۆ قەرارە ئەویش تەبریری خۆی دێنێتەوە ئەویش بەڵگەی خۆی دێنێتەوە بۆ قۆناغێک ئەم دەستور ئاخرێتەوە بەردەم تعدیلات ئیسفادەی لێکرێت وەکو سەرچاوەیەک بۆ زانستی دەستوری ئیسفادەی لێ دەکرێت مەسەن بۆ دانانی دەستور بۆ هەر شتێک وەکو سەرچاوەیەکی دەستوری حسابی بۆ دەکرێت بەڵام لە عێراق تا ئێستا لە محکمەی اتحادی ئەمە نەگیراوەتە بەر هەتا لە محکمەکانیش خۆدەنا لە محکمە ئاساییەکانیش دەکرێت لەوێ مەسەن ئاندامێک هەیئەتەکە لە ناو هەیئەتەکەی هەیئەتی دادگاکە یەکێک رازینە دوو رازینە بە زۆرینە دەرەچێ ئەوەی ناڕازیە یعنی وەکو هینێک بۆ خۆی بۆ پاراستنی هەڵوێستی خۆی مووقیفی خۆی بەیانکە لایحەی خۆی بنووسێ لەگەڵ حکومەکە بپارێزرێ لە ئەوەلیاتی حکومەکە بەڵام ئەمە لە دادگای فیدرالی عراقی تا ئێستا ئەمە نەکراوە و هیچ ئەندامێکیش ئەگەر رازیش نەبوو بێ بە حکومەکە هەمووی هەر ئیمزای کردووە نەینووسیوە ئەندامی ناڕازی ئەندامی دژیا ئەندامی ناڕازی بەڵێ باشە دکتۆر لە مەسلەی با بڵێن یەکلاکردنەوەی پۆستی سەر و کۆمار و جەلسەی یەکەمە ئایا ئەمەش بۆ ئەمج بۆ ئەم خولەش هەر بەو شێوێ تێدەپەڕێ پێویستە لە جەلسەی یەکەمە دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن ئامادە بن ئەمە پێ دوایە ئەبێتە کۆسب لە بەردەم زیاتر دواکەوتنی پێکەنانی حکوومەتە
خۆی لە خولەکانی پێشتر ئەم مەسەلەی نەوروژێنرا بەس ئەم مەسەلەیە لەم جارە وروژێنرا پێش ئەوەی ینی ئیتر هۆکاری بەرژەوەندی دوای پێوەستە بەوەی کە ئێستا لە براوەکانی هەڵبژاردن نیوە بە نیوە تقریبن شتێک زیاد شتێک کەم بەرژەوەندی لایەنە سیاسەکانە بە شێوەیەک وای کرەوە دادگاش بۆ شێوە بڕیاری داوە تەفسیری کردووە کە دەڵێ نیسابی کۆبوونەوەی هەڵبژارن ئەنجومەنی نوێنەران بۆ هەڵبژارنی سەرۆکۆمار دەبێت بە 2 لەسەر 3 بێ تەواو تازە ئەمە بوو بە دەستور ینی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران ناتوانێت کۆبێتەوە ئەگەر ئەم ڕێژەیەت یانە بێ بۆ هەڵبژارنی سەرۆکۆمار هەر کۆبوونەوەی بکە بۆ هەڵبژارنی سەرۆکۆمار ئەگەر 290 کەسیش ئامادە بن ئەم کۆبوونەوەیە نادەستوریە قانونی نییە ئەمە جوا دەکاکەوە لایەنەکان نەتوانن لایەنە ناکۆکەکان نەتوان لە لای خۆیانەوە بتوانن کاندیدی خۆیان تێپەڕێن ئەگەر بە تەوافق نەبێ بەڕاستی بە ڕەزامەندی لایەنەکانی تر نەبێ چونکە ئەم ڕێژەیە زۆر زەحمەتە کۆبێتەوە لەبەرەوەی هەر لایەنێک بۆ نمونەگەر بە تهدید باسی هینەکان بکەین مەسەن 100 ڕوو هاوپەیمانەکانی دەتوانن ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران پەک بکەن لە بەرامبەریشدا ئیتاری تەنسیقی و هاوپەیمانەکانی دەتوانن ئەم کۆبوونەوەیە پەک بخەن بۆیە لە دوازار ئەگەر نەگەڕێنەوە سەر ئەوەی ڕێککەون لەسەر کاندیدێک لەسەر کەسێک کە بکرێ بە سەرۆکۆمار ڕازی بن لەسەری ینی بە بڕوای من ئەم کۆبوونەوەی دەتوانن بە ئاسانترین شێوە دەتوانن ئەم کۆبوونەوەی نەکرێ و پرۆسەکە دوا بخرێت کە پرۆسەکەش دواخرا تۆ سەر کۆمارت نییە تا سەر کۆمار هەڵبژێرە بۆ ئەوەیەوە ئەمیش تەکلیفی سەرۆکی حکوومەت بکە بۆ حکوومەت پێک بێنێ کە سەرۆکەوەمار هەڵمەبژێرە حکوومەتیش پێک نایەنێ ئێمەش لە لایەشترەوە ئێستا ئەم پەرلەمانەمان هەیە هەڵبژێردراوە تازە حکوومەتێکمان هەیە کاربەڕێکەرە سەرۆک کۆمار ماوەتەوە لە شوێنی خۆی بەڵام ئەوەی ئیشەکان دەکا حکوومەتە حکوومەتی کاربەڕێکەرە خاوەنی دەسەڵاتی سیاسی نییە هەموو شتێک ناتوانێت بکەن تەنها ئەو کاری ڕۆژانە بەڕێ دەکات بۆیە وڵاتیش پێویستی بەوەیەکەوە حکوومەتێک بێت کە خاوەن دەسەڵاتی تەواو بێ دەسەڵاتی تەواوی هەبێ نەک حکوومەتی کاربەڕێکەر بۆیە ئێمە لەو ئەوە پێویستمانەکەەوە بە زووترین کات حکوومەت پێک بێ بەڵام بەو ئالیەتەی کە محکەمە داینە وتی 2 لەسەر 3 دەبێت ئامادە بن بۆ کۆبوونەوەی هەڵبژاردنی سەرۆکۆمار ئەمە زەحمەتە ئللا ئەگەر بە تەوافقی و ڕەزامەندی لایەنەکان لەسەر ئەم بابەتە کەواتە تەوافقی ساڵی 2023 بۆتە زۆرێک لە نەریت پێ دوای ئیتر ئەوە قەباغێکی یاسایشی وەرگرتووە لە کاتێکە بۆ نمونە لایەنە براوەکانی بۆ نمونەوەک و موقتەدا سەدر هەمیشە تا ئەم دەقێژەر پێداگری لەسەر حکوومەتی زۆری نیشتیمانی دەکات و خەڵکانێکیش پێیان وایە حکوومەتی تەوافقی لە 2023 تا ئێستا حکوومەتێکی شکست خواردووە بۆ پێی دۆخی عراقی نەبردەوە تا قۆناغێکی ئارام و سەقامجی لە ڕووی سیاسی ئابووری دەسوەردان کەواتە جارێکی دیکە دیسانەوە ئەم حکوومەتە لەسەر ئەساسی تەوافقی ئەبێ دروست بکرێتەوە بەڵێ خۆی ئێمە سیستەمەکە پەرلەمانیە لە عراق سیستەمی پەرلەمانیش سەرچاوەکەی لە بەریتانیا وەرگیراوە لەوێەوە نەقل بۆ وڵاتانی تر بۆ فەڕەنسا و بۆ ئەڵمانیا و بۆ شوێنەکانی تر ئیتر گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام لە هەموو لە سیستەمی پەرلەمانی 2 حیزبی لە سیستەمی پەرلەمانی فرە حیزبیش یعنی هەموو حیزبەکان لە حکوم نین بۆ نمونە لە 2 حیزبەکە حیزبێک لە حکومە ئەویتر لە مەعارەزەیە لە فرە حیزبیەکە چەند حیزبێک 2 حیزب یا 3 حیزب لە حکومن ئەوەی تر لەبەرەی مەعارەزەیە پێویستە کە تۆ مەعارەزە دەوێت بەڵام لە عراق لە 2003ەوە 2005ەوە بە پێی ئەم دەستورە تا ئێستا ئەمە چەند خولە هەموو لایەنە سیاسەکان بەشدار بوون لە حکومەت مەعارەزە نەبووە بۆیەش دەبینی تۆ حکومەتەکە شکستی هێناوە چکە هەمووی هەر لە حکومدا بووە کەس نەبووە ڕەقیب بێ بەسەر ئەم حکومەتەوە حتا مەسەن ئەگەر دیقەت بدەین لەسەر لێپرسینەوەی پەرلەمان لە حکوومەتەکە وەکو پێویست نەبووە تا ئێستا ئەو وەزیرانەی کە لێپرسینەوەیان لەگەڵ کراوە یا ئەو سەرۆک وەزیرانەی کە لێپرسینەوەیان لەگەڵ کراوە وەزیرەکان بە 50 دەست دەژمێرێن بە 50 دەست دەژمێرێن ینی زیاتریش بە ئەوە بووە ینی زۆر لەگەڵ ئەوەش مەسەن تۆ گەندەڵی زۆر لە عراق کەمترین پەرلەمانتارانیان هەبووە ینی لەگەڵ ئەوەش مەسەن تۆ دەبینی عراق وڵاتێکە لە پێشەوەی وڵاتە گەندەڵەکانە بەهۆی چی بەهۆی ئەم حکومەوە کە ئێستا هەیە لە عراق بەڵام دەبینی مەسەن ئەم سیستەمی پەرلەمانیە کە ئێستا هەیە حکوومەتی لەسەر ئەساسی حکوومەتی تەوافقی هەمووی لە حکومە تا ئێستا سەرکەوتو نەبوو بۆیە مەسەن ئێستا کە مانگەشە بۆ حکوومەتی زۆری نەدەکرێت ئەگەر حکوومەتی زۆری نەبێ بۆ ئاراستەیە بە ئاراستەیەکەوە لە خزمەتی هاوڵاتیاندا بێ فعلن سیستەمەکە بێنێتەوە سەرڕێزگە خۆی ڕەنگە گۆڕانکاری بکات تا ڕادێک بەڵام ئەگەر ئەو وەزعی کە دروست کراوە بە بڕوای من لە عراق سیستەمی ئەم سیستەمە
و کە لە وڵاتانەیە زۆر زەحمەتە لێرە وا هاتووە لە بەرەوەی هەموو لایەنەکان بەرژەوەندیان پێکەوە هەیە هەمووشی دەیەوێت لە بەرژەوەندیەکانی حکومڕانی لە عراق سوودمەند بێ بۆیە ئەوە نییە مەسەن کە چەند حیزبێک بێنە دەرەوە لە دەرەوەی دەسەڵات چاوەڕێ بکەن تا 4 ساڵتەوا دەبێت نا دەوێت ئەویش بەشداری هەبێت بۆ نمونە ئێستا لەسەر پۆستی سەرۆک کۆمار مەسەن خۆ مەسەلا ئەگەر سەرۆک کۆمار امتیازە مادیەکانی لە دەرکەی وەکو ناحەی یعنی دەسەڵاتی فعلی خاوەنی دەسەڵاتێش فعلی نییە خاوەنی دەسەڵاتێش فعلی نییە دەسەڵاتەکانی زۆربەی تەشریفاتیە دەسەڵاتە فعلیەکان لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەنجومەنی وەزیرانە نەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی کاکتۆر لە دەستورەکانی عێراقا لە 1925 تا 2005 و بە تایبەتیش دەستوری ساڵی 2005 کورد زۆر پێی وایە زۆرترین مافەکانی تیا چەسپێنراوە پێ دوایە ئەم دەستورە لەکوێیە مافەکانی کوردی با بڵێن وەتە زەمانێک بۆ مافەکانی کورد و لە کاتێکە ئەگەر ئێمە بەرە و تعدیلاتی دەستور بچین ئایا ئەو مافانەی کورد ناکەونە ژێر مەترسیەوە ئەم دەستورە لە چاو دەستورەکانی پێشتر یعنی دانی بە بوونی کورددا ناوە دانی بە فیدرالەتێک داناوە دانی بە هەرێمی کوردستان داناوە وەک هەرێمێکی فیدرالی لەناو عێراق بەڵام هەندێک کێشەی هەیە کە تەواو نەهاتووە مەسەلە خاڵ لەسەر پیتەکاندا بنێ بۆ نمونە مەسەن فیدرالەتەکە بە تەواوی بەرجەستە بکە بۆ نمونە باسی هەرێمی کوردستان دەکا بەڵام نەهاتووە حدودی هەرێمی کوردستان دانێ و ئەگەر مادەی 130 داناوە بۆ دیاریکردنی حکومی حدودی هەرێمی کوردستان تا ئێستا پاش 10 ساڵ ئەم مادەیە جێبەجێ نەکراوە لە قۆناغی یەکەمیشی کە خۆی سێ قۆناغ جێبەجێ دەکرێت قۆناغی یەکەمیشی جێبەجێ نەکراوە یعنی ئەو شتانەی کە پەیوەندی بە بەرجەستەکردنی فیدرالی و بەشداری کورد لەناو ئەو دەوڵەتە فیدرالیە وەکو پێویستە ئێستا بڕیاری لێ نەدراوە لە دەستوردا دەست بۆ نمونە مەسە مادەی 65 لە دەستور باسی مەجلیسی ئیتحاد دەکات بەڵام دەستور پێمان ناڵێ ئەم مەجلیسە چۆن دادەمەزرێ لەکوێ پێک دێت دەڵێ لە نوێنەری پارێزگا و هەرێمەکان پێک دێت بە قانونێک ڕێک دەکرێت ئیشەکە دەداتەوە قانون باسی دەسەڵاتی ئەم ئەنجومەنە ناکە کە ئەمەش بەشێکی گرنگی دەسەڵاتی یاسادانانە لە عێراق لەناو هەموو دەوڵەتێکی فیدرالی هەرێمەکان لە ڕێگەی ئەم مەجلیسەوە دەتوانن کاریگەریان هەبێت لە ناو دەوڵەتە فیدرالیەکە بەشداری خۆیان بەرجەستە بکەن ئەما لەلایەکتر محکەمەی فیدرالی کە ئەمیش باڵاترین دەستگای دەستوریە لە وڵاتەکە پێویستە زەمانەتی هەرێمەکانی تیابێ لانیکەم زەمانەتی پێکاتەکانی تیابێ بەڵام سیر دەکەی لەناو ئەم دادگایە چەندین بڕیار بەدژی کورد دەرچووە لە قازانجی کورد دەرنەچووە و تێپەڕیوە بۆیە ئێمە وەکو کورد بەڕاستی ئەگەرمانوێ ئەم دەستورە تعدیل بکرێت دەبێت پێداگیری لەسەر ئەو خاڵانە بکەین کەوا بەشداری کورد لە حکوومەتی فیدرالی مسۆگەر دەکات هەروەها ئەو خاڵانەشکەوە سربەخۆی ذاتی ئەم هەرێمە بەرجەستە دەکات ئێمە لەبەرەوەی سنوورمان دیاری کراو نییە تا ئێستا ناتوانین بڵین سربەخۆی ذاتیمان لەم هەرێمە دەستە بەرکراوە چکە سنوورمان دیاری نییە بەیانی لانی کەمتر خەم ڕابردووە لە سەرجێبەجێ نەکردنی بڕگە و بابەتەکانی دەستور و ئەوەی کە پەیوەستە بە ماف و داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان وەڵام ینی بەڕاستی لایانی کەمتر خەم هەرێمی کوردستان خۆیەتی کورد خۆیەتی ینی چکە ئەم نایە ئەم دەیەوێت کات بڕوا و شتەکانی تۆ جێبەجێ نەکرێت لەگەڵ تێپەڕینی کات بابەتەکان هەمووی کاڵ دەبنەوە نامێنێ بەڵام ئەمە لەسەر تۆیە وەکو کورد کە داوا بکەیت لە ماوەی دیاریکراودا فشار بکەی بۆەوە ئەم شتانە دۆسیانە بجۆنمونە ئێمە داوامان نەکردوە تا ئێستا پێش فشارێکمان نەنواندەوە لەسەرەوەی کەوا مادەی 140 ئەمە کە دوا قۆناغی دواوادەی سیوێشی 2007 بوو جێبەجێ بکرێ لەو کاتە نەدواتریش ئەمە نەمان هەنی ئیشمانە سەر نەکرد تەنها کاتێک پەنابرا بۆ دادگای فیدرالی ئەو کاتێک کە عەرەب و تورکمانەکان ئەیانوت ئەم مادەیە کۆتایی هاتۆ لە کاتێکە پێش ئەوانیش سەرکردەکانی خۆمان وتیان مادەی 140 کۆتایی هاتۆ بە ئەمری واقع ئەممان جێبەجێ کرد ئەو دادگای فیدرالی بڕیاری داوتی ئەم مادەیە بەرکارەتە ئەو کاتی ساغە بێتەوە مەبەستەکەی من ئەوەیە ئایا کورد لە هەر یەک لە جێبەجێکردنی ئەو بڕگە و مادانەیە ئەیتوانی پەنابەریان ئەتوانێ پەنابەرێتە بەر دادگای فیدرالی بۆ ساغکردنەوەی ئەو ئیستحقاقانە هەیەی لە دەستورەکەیە ئاخۆی ئەگەر تێبینێک سەرکردەکانی کورد باسیێوان نەکردووەکەوە
مادەی سەوسر کۆتایی هاتووە ئەمە لە هەندێک لایانی عراقی باسییانە کرد دوای محکمەی فیدرالی باسی ئەمە سیاسەکەی کە ڕێفراندۆم هەبوو لە کوردستان محکمەی ئیتحادی دادگای فیدرالی وتی ئەم ماوەی کە دانراوە ماوەی سقوط نییە بەڵکو ماوەیە کە بۆ ڕێخستنی ئیشەکە ئەمە لە ماوەیەش هەر لەسەر بابەتی تریش مەسەرەی سەر کۆماریش و ئەو ماوانە کە دیاری کراوە ناو دەستور ئەڵێ ماوەی سقوط نین ئەو ماوە دەستوریانە ئەگەر بینەوە سەر ئەمە لەسەر کووردە بێ بە دوو ئاراستە ئیش بکە ئاراستەی قانونی ئاراستەی سیاسی هەم لە ڕووی قانونیەوە ڕێگە قانونیەکان بگرێ بۆ ئەوی ئەو شتانەی وەکو وتم فیدرالی لەسەر دوو بنەمای گرنگ استیقلالی ذاتی هەرێمەکە و هەروە مشارەکە بەشداری هەرێمەکە لە دەوڵەتی فیدرالیەکە دەبێت تۆ ئیش بکەی بۆ بەرجەستەکردنی ئەم دوو بنەمایە ئەم دوو پرەنسیپە لە عێراق بەڵام ئێمە وەکو پێویست ئیشمان بۆ هیچی نەکردو نەهاتوین کەوا پێداگیری بکەین لە ڕووی قانونیەوە لە ڕووی سیاسیەوە کە سنووری ئەم هەرێمە دیاری بکرێ بۆی هەموو ڕۆژ نەیە بەیانی ئەمڕۆ کەرکووکرد لە دەست دەچێت دوو ڕۆژتر ئاڵتون کۆپی دەڕوە دوو ڕۆژتر مەخمور دەڕوە دوو ڕۆژتر لەوانەیە قەرە هەنزیر و چەند سەماڵیش بگرێتەوە وردە تۆ سنوور دیاری نەکەواتە ئیستیقلالی ذاتیت بەرە و سربەخۆیی تۆ لە رزۆکە بەشداریشن نییە ئێستا ئێمە ئەگەر مەسەلە هەندێک زار مراعاتی تەوافقەکەن هەر قانونێک بیانەوێت لە ناو ئەنجومەنی نوێنەران تێدەپەڕێنێ ئەوان زۆری نەن ئێمە بە هەفتا دەنگ هەفتا کورسی ناتوانین ڕێگە لە هیچ بکرین بۆیە بوونی ئەنجومەنی هەرێمەکان ئەنجومەنی اتحاد زۆر گرنگە کە لە ڕێ ئەو ئەنجومەنەوە نوێنەری هەرێمەکان ڕێگە لە قانونێک دەگرێت کە دژ بە بەرژەوەندی هەرێمەکە بێ ئێمە ئەگەر بین لەسەر ئەمانە پێویستە لە هەموو پرۆسەکان فشار بخینەست بەڵام ئێمە فشارەکانمان لەسەر مەسائلی ترە فشارەکانمان بۆ ئەوەیەکەوە بەشدار بین لە حکوومەت لە پەرلەمان پشکمان هەبێ بە جێگرەیەک یاخود سەرۆک کۆمار بۆ ئێمە بێ یاخود چەند وەزیرێکمان هەبێ بەڵام ئەمە مشارەکە بەرجەستە ناکە ئەمە مانای مشارەکە نییە چونکە تۆ لە ڕێی ئەمانەوە ناتوانانی مشارەکەی کورد بەرجەستەکەی مشارەکەی کورد لە ڕێی ئەنجومەنی ئیتحادەوە بەرجەستە دەبێت لە ڕێی دادگای فیدرالیەوە بەرجەستە دەبێت کە ئەمانە نایەن قانونێک دەرچێ پێچەوانەی بەرژەوەندەکانی تۆ دادگاش نایە بڕیارێک دەرچێ پێشەوانەی بەرژەوەندەکانی تۆ بە خلافی دەستور باشە دکتۆر ببوورە دوا پرسیارم ئەگەر لە ماوەی دوو دقەیە وەڵام بیتەوە مەمنونە بم ئەوەی پێویستە بە ئەو هەوڵانەی کە دەدرێن بۆ تعدیلکردنی دەستورەکە لە خۆلی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەشی بۆ دروستکراوە زۆر جاریش سەرکردەکانی کورد دەڵێن خواستێکە لە عێراقا دەیەوێت عێراق بکەرێنەوە بۆ مەرکەزی ئایا لە دەستکاریکردنی دەستورە کورد ئەتوانێت پارێزگاری لانی کەم لەو دۆخی ئێستایی خۆی بکە لە ناو دەستورە یان ترسی ئەوە هەیە با بڵێن ئەم دەستکەوتانەش لە دەستچن وڵا ئەگەر کورد بتوانێت ینی بە بەرنامە ئیش بکات دەتوانێت مەسەن کە خواستەکانی خۆی لە دەستور بسەپێنێ فێڵی لێ نەکرێ هەرچەندە لە عێراق باوەڕ بە مەسەلەی فیدرالیت نییە بە شێوەیەکی گشتی باوەڕ بە مەسەلەی دیموکراتی نییە کە فیدرالیت و دیموکراتیت دوو ڕوو یەک دراون بەڵام هەرێمی کوردستان پێش ڕوخانی ڕژێمی پێشوو هەرێمێکی نیمچە سەربەخۆ بوو دەوڵەتێکی نیمچە سەربەخۆ بوو ئەمری واقع خۆی فەرز کرد کە ڕژێم ڕووخا هێزەکانی عراقی ناچار بوون کەوا دانی پێدا بنێن لە ڕووی دەستوریەوە بەڵام ئەم دان پێدانانە تەواوی عراقی نەگرتەوە بۆ نمونە لە ناوەڕاست و خواری و عراق داوا کرا هەرێم پێک بێ بۆیان جێبەجێ نەکردن وەڵامی داواکاریەکانیان نەدایە ئەو مانای ئەوەیەکەوە فیدرالیت نییە لە عێراق فیدرا باوەڕ بوون بە فیدرالیت نییە ئەم فیدرالیتش بە تەنیا لەسەر بوونی هەرێمی کوردستان ناو ئەم دەوڵەتە بەرەو سەرکەوتن ناڕوە بەرەو لێک ترازان و لێکەڵۆشانەوە دەڕوات چکە هیچ لە هیچ وڵاتێک نییە هەر دەوڵەتێک فیدرالی لێک هەرێم پێکات بێ لانی کەم لە دوو هەرێم یا سێ هەرێم پێکات و ئەگەر دانی کەم هەرچەندە دوو هەرێم و سێ هەرێمیش خراپە بۆ دوا ڕۆژی فیدرالیەکە تا هەرێم زیاتر بێ دوا ڕۆژی فیدرالیەکە ئارامتر دەبێ و سەرکەوتوتر دەبێت بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای یاسای دەستوری سپاس کە ئەمڕۆ لە بەرنامەکەم ئامادە بووی زۆر سپاس بۆ تۆش دەستخۆش زۆر سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی ئازیز ئەم بەرنامەی ئەمڕۆشم پێشکەشکردن تا بێگەیشتنەوەیەکی دیکە خواتان لەگەڵ